فرموجان كمي بارز ما مساتور لما جبتك أداني شيء باش ايه شو عارفين ايش كذبن يكل بيت الجوره لها مي جوله تربيه الا ثمنها دانيك لما باي حصيه ميوان طلع وكو احترام لا يما جوله ترى كنا عمرنا برا برزكم فرقي هي قضيك يعني او كسي كديت جوره وابو مالي خويده يعني بونمنا كركان دانيشتون باوچیان دێتە ژوورەوە ئەوایە یا میوانێکە دێت وەکە هاتە ژوورەوە یەکسەر دادەنیشێتەوە قەیان لەگەڵ دەکا هەمووی فەرقی هەیە جارێ خاوەن ماڵ سنە دوایە کە ئیستیقبالی میوان پێشوازی بکە بەڵێ پێشوازی بکە با خزمەتت کەم بچێتە دەرەوەش نەکات لە ژوورەوە دانیشێ و میوان بێ بڵێ دانیشە نە هەڵەسێ چێتە دەرەوە پێشوازی میوانەکەی بکە ئەمە ڕێزە و لە شوێنێکی بەڕێز دای بنێت و ئەو میوانش کە هاتە ژوورەوە خەڵکی تریشی کە لێ بوو کە تۆقەی لەگەڵکردن ئەوانیش با هەڵسن و لە ئاستی ئەو دابن ئەو تۆقە دەکاوان ئەوانیش هەڵسن تۆقەی لەگەڵکەن نەک بە دانیشتنەوە دەست بەرزکەیتەوە کابراش بە پێوە بێت بارەکە الله فیکم ئەمما بۆ نمونە مەجلیسێکە مەجلیسێکی گەورە دانیشتوە کابرا دێ لە شوێنێکەوە سەلام دەکات لە شوێنێک دادەنیشێ پێویست ناکات هەمووی هەڵسێت هیچ پێویست بۆ هەڵسانە ناکات براکەم چونکە ڕێزلێنان شتێکە هەڵسان شتێکی ترە ئەو هەڵسانە بەو شێوازە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ کەسێک وەکو ئەو لای سەحابە خۆشەویست نەبوو لەگەڵەوەشدا کە دەهات لەبەری هەڵنەدەستان چونکە دەیانزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەزی بەوە نییە کە لەبەری هەڵسن دەیفەرموو ئێوە وەکو ئەعجەمیەکان مەبن وەکو فارسەکان مەبن ئەو کاتە کە مەجووس و ئەگەر پەرست بوون یەکتر ئەوا تەعظیم و گەورە دەکەن خەریکە بیگەێنە دەرەجەی تەقدیس و خوایەتی والعیاذ